جوانیانە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە هەڵمەتی ناشتنی 1 ملیۆن نەمامە ئەمە کوردستانەکەمان جوانتر و ڕازاوەتر و سەوزتر دەکات. ئەم بابەتە کاریگەری هەیە لەسەر پاگونەوەی ژینگەمان گەیشتن بە ستانداردە جیهانیەکان دەبێت کاری بەردەوامی بۆ بکرێ. هەروەها کاریگەری لەسەر گەشتیاری هەیە، هەلیکاریش بۆ ئەو خەڵکە دابین دەکات کە بە تایبەتی گەنجان کە هەلیکار لە ئێستادا بە تایبەتی زۆر کەم بۆتەوە. خاتوو ئامینە ئەحمەد لێپرسراوی ڕێکخراوی ڕۆماڵ و ژینگە لە تەوەری دووەمی گفتوگۆی ئەمڕۆی تایەک لەگەڵمان میوانە گفتوگۆ دەکەین لەسەر ئەو کاریگەریانی ئەم هەڵمەتە لە دوای خۆی بەجێ دێڵێت. خاتوو ئامینە بەخێبەی سەرسەر و سەرچاو ڕۆماڵ و ژینگە مەبەستان چییە؟ بە یەک پێناسی کورتی ڕێکخراوەکەمان گوێ لێ بێت. ئێمە خۆشحاڵین کە یەکەم جارە ناوی ئەم ڕێکخراوەمان پەخش کرد لەم کەناڵە جوانی ئێوەوانێ تا ئێستا باسمان نەکردووە، چکە ئێمە ئەمانەوەی ئەم ڕێکخراوە لەسەر ئاسی عێراق بێت، چکە خۆتان نەزانن ژینگە مەبەست هەر کوردستان نییە، چکە ئێمە نزیکین لە مەحافەزەکانی بەغاشە و لە بەڕاستی کە ئێمە باشوور و باکوور و ئەوانەمان هەیە کە تەسیری لەسەر ژینگەی کوردستانی شێ بەڕاستی بۆ نمونێمە خۆڵبارینمان هەیە. ئێمە بێ بەڕاستی لەسەر ئاسی عێراق ڕێکخراوێکمان هەبێ هیچ ژینگە دۆستی بێ، ژینگە واتە ژینگە و ڕۆماڵ واتە ئێمە لە چاوی خۆمانەوانێ سەیری ژینگە بکەین، یعنی ژینگە لە چاومانە بێ. بەڵێ تاک بە تاکی کۆمەڵگا ئەبێ ژینگە لە چاویا بێ، بۆیە ئێمە ناومان ناوە ژینگە و ڕۆماڵ. لەم کەناڵە جوانێ ئەوە بە هاوڵاتیانی ڕائگەینین کە ئێمە ئەم ڕێکخراوە دروستمان کردووە، ڕێکمان خستووە لەسەر ئاستی عێراقا و بە خەمی هەموو ژینگەی عێراقەوەی. ئێوە ڕۆماڵ و ژینگەن وە هەڵمەتی 1 ملیۆن نەمام ناشتنەکەش کەوتوتە سەرسکەی خۆی کار دەکات. دوایە لە ڕووی ژینگەوە ئەم 1 ملیۆن نەمامە و هەڵمەتەکانی ڕابردوو چی لە کوردستانەکەن؟ ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەم هەڵمەتانەوە بگەینەوە ستانداردە جیهانی کە پێویستە بۆ پاراستنی ژینگەکەمان؟ طبعاً من دەستخۆشی لە کاکە باڤێڵەکەم بەڕاستی ئەمە بەداخەوە کە تا ئێستا ئەمە بۆ یەکەم جارە شتێکی وا بێ پێشتریش هەڵمەتی هەبووە هەڵمەتێکی بەو شێوەیە ببێ نەبووە تا ئێستا و خۆزگە 10 ساڵ پێش ئێستا ئەم هەڵمەتە هەبووە، خۆزگە 10 ساڵ پێشەوە کەسێکە بۆ ئەمەی کردایە لەبەر ئێستا ئێمە پێویستمان بەو ئاوی ژێرزەی ئەوە بەکەم نەئەبوانێ، چونکە بەڕاستی مەسەلەی ژینگە و مەسەلەی نەمام سەوزایی یەکێکە لە هەرە ئەو سروشتانی کە مرۆڤ پێویستی پێدی و ناحی شێدارکردنی یعنی ژێرزەوی و سەرزەوی. بۆیە پێویستە ئێمە ئەگەر بمانەوێت ئاوی ژێرزەوی پارێزین، ئاوی ژێرزەوی باشترکەین، وشک نەبێتەوە ئەبێ زیاتر نەمان بڕێنین. بۆیە ئەم ملیۆن نەمامە بەڕاستی تەسیری و کاریگەری خۆی ئەبێ لەسەر ژینگەی کوردستان، لەسەر ئێستا ئەو چۆنەڵی ئێمە قەیرانمان هەیە، قەیرانمان زۆرە، قەیرانی بێ ئاویمان هەیە، قەیرانی بارانمانێک کە ئێتا ئێستا ئێمە بەڕاستی کەمێک باران چەند ساڵێکە باران کەمە بارەیە، کەم ئاوی هەیە. خۆتان نەزان ئێمە لە ڕۆژهەڵاتەوانی و لە باکوورەوانی بە هەمان شێوە ئاوەکانمان لە دەستی ئەوانایە زۆر بەو شێوەیە نییە کە لە تەموحی ئێمە بێ و ئاو بتوانین بە شێوەیەک بێتە کوردستانەوانێ. بۆی ئێمە پێویستە بەڕاستی نەمامی زیاتر بچین کە ئەم نەمامانە کە ئەمڕۆ بەم شێوە زانستیانی کە ئێستا ئەڕێنرێ شتێکی زۆر باشە کە ئێمە خۆمان هەڵمەتێکی زۆر باش سەرۆکی یەکێتی پێشتر هەڵمەتی لەم شێوەی گەورەی هەبووە خاتوو ئامینە، بەڵام جگە لە ڕواندن و چاندنەکە چیتر گرنگە بوو ئەم جۆرە هەڵمەتانە؟ هەر ئاوا بینێژن و دوای خواحافیزەیەکی لێ بکەن و کەس نەچێتەوە سەر چی لێ بکەن؟ ئەوەی زیاتر لە تەمۆحی ژینگە پارێزانایە. بەڵێ هەموو ئەو کەسانە، هەموو ئەو پرۆفیسۆرانی کە ئەمڕۆ لە بواری ژینگەیە، هەموو بۆچوونەکانیان پێشنیارەکانیان زیاتر ئیدارەدانی ئەو سەوزاییەیە. بۆ نمونە ئێمە دیارە ئەم ملیۆن نەمامە ئیشی بۆ کراوە، ئەوەی من بزانم ئیشی چاکی بۆ کراوە کە نووسینگەی بڵین کاک باڤڵ ئیشی زۆر باشی بۆ کردووە و هەلی کاریشی ڕەخسانەوە بۆ گەنجان بەڕاستی کە ئەمە تەسیرێکی زۆر باشی هەیە لەسەر گەنجانیشمان. دیارە ئێمە ئیدارەدانی بە ئاسان نییە، چکە ئێمە بەڕاستی کەم ئاوی زۆر هەیە لە وڵاتی ئێمە، ئەبێ زۆر باشی توان ئیدارێ ئەم سەوزاییە بن لە هەر شوێنێک باشە. بەزەم نەمامانی ئێستا ئەنێژێت ئەو مواسفاتانی تیانە کە بەرگەی کەمی بارانیش بگرێت و تقریبا وشبوونەوەی پێم وایە سنەوبەرێکێکە لەو نەمامانەی لەو دارانەی کە زۆر باشە بۆ وڵاتی ئێمە. ئەوەی ئەبینین ئەو لە
لە شاخەکان کە ئیبینین بڵین ئەزمڕ و گۆیژە و خاباتانی کە دروست بووە لە زمانی زووی ئێمە کە مناڵ بووین ئەغاباتان هەبوو تا ئەچش بەردەوام و هەر باشیش و ئاویشی ناوێ بەڕاستی ئەم سنۆبەرە تا 2 ساڵ خزمەتی ئەوێ یا بۆ 3 ساڵ هەر ئەوەنە دوای ئەوە ئەتوانی تر خۆی گەشە بکە خۆی ئەتوانی ئاو بقی پیا بکات و گەشە بکات لەبەرەوە ئەبێ ئێمە دارێک تەڵەب بکەین بۆ کوردستان کە لەگەڵ ئاو و هەوای ئەم وڵاتی ئمە بگونجێ ئەگەر نەگونجێ ئەمە خۆمان بەڕاستی زەرەر لە خۆمانەیە هەم لە ئاوە کەشمان و هەم لەو هیلاکومان دووبوونەش و هەم لەوەش کە ئێمە دارەکە بەرگەیت ڕەشەبا و بێبارانی ناخات و ئامینە ئەڵێن ئەم هەڵمەتی ناشتنی نەمامانە کاریگەری لەسەر گەشتیاری شەوێت چۆن یعنی چۆن گەشتیار چۆن ڕاکێشتێ بە هەڵمەتی نەمامچان خۆی هەمیشە گەشتیار حەزی لەو شوێنانەیە کە سەوزایی زۆر بێ حەزی لەو شوێنانەیە کە هەمیشە غاباتی هەبێ داری گەورەی لێبێ بۆی ئێمە ئەوەی کە ئەیبینین لە ساڵەکە یعنی لە وەرزی بەهارەوانی هەمووی ڕاکەن بۆ ژێر دارەکان زیاتر ئێمە ئەوە ینی پێمان نەڵێ کە باشترین شت بۆ ئەوەی کە گەشتیاری زیاتر ڕووبکاتە وڵاتە ئەوەی کە ڕێژی سەوزایی زیاترکەین و پشتێنەکەش لەگەڵ یا زیاترکەین بۆ نمونێ بە پێویستمان بە ڕێژەیەک هەیە ڕێژەیەکی زۆر هەیە ینی پشتێنێکی زۆر دروستکەین بۆ ئەوی ئێمە بتوانین شوێنی هەندە شوێن هەیە کە ئەتوانین بیپارێزین لە دەستی گەشتیاران یعنی شوێنی هەیە بیکەین بە پشتێنە من ئەوە پێشنیاری منە بەڕاستی ئێمە شوێنمان زۆرە کە ئێستا ڕوتەنیە ئەتوانین بکەین بە شوێنی گەشتیاری ئەو دارانی کە هەیە ئەیهێنین ئێمە ئەو شوێنانە وا لێ بکەین بکەین بە شوێنێک کە تایبەت بێ بە گەشتیاری نەگەسە بۆ نمونە ئێمە پشتی بڵین ئەزمڕمان هەیە پشتی ئەزمەر داری زۆر کللتوری لێ ینی هەر بۆ بە کللتوری ئەم وڵاتە ڕاست کە بۆ بەکل چۆن ئیپارێزین لە دەستی ئەو گەشتیارانەی کە ئەوان لەوانەیە ئەو هەندێک خەڵقیش کە بەهۆی زستانەوە کە نەوت دابەش ناکرێت نەوتگرانە پێمان ناکڕێ بۆ خۆگەرمکردنەوە ئەو دارانە هەنجار بەردەستی خەڵکانێکی ئیبرنەوە ئەمە چۆن پارێزرێت من حەزەکەم لێرەوە جگەلەوەی کە کاکە باڤێڵ ئەم ڕاگەاندنی ئەم ملیۆنداری کردووە هەڵمەتەی کردووە من پێم باشە زیاتر سزاکانی ئەو کەسانی کە دارە بڕنۆ زیاتر بێ لەسەر کەسانەیە لایەنی پەیوەندیرە هەستێ زیاتر هەستێ بەوەی کە نێڵن ئەو دارانە ببڕێتەوە من بە شتێکی باسکەم لەسەر مەسەلەی وڵاتێکە من چووم لە کۆریای باشوور بوو ئێمە لە کۆریای باشوور وەکو لایەنێکی وەرزشی ڕۆشتین بۆ کۆریای باشوور لەوێ کاتێک کە ئێمە چینە دەورەوە دوای دەورەکە وتیان ئەوان حەزیانەکرێمە زیاتر چی هەیە چیمان حەز لێ بچینە دەوری ترەوە شتێک کاتە ڕۆژێک فۆرمێکیانێ ناوتی ئێوە حەستان لە چ دەوریەکە بیبینمان من حەزم لە ژینگەیە کاتێ من چوومە دەوری ژینگەوە لەوێ لەسەر مەسەلەی ژینگە ئەوان چیان کرد طبعاً هەل لەوەی کە تۆ چی ڕۆژانە چی پەداویستەکانی ڕۆژانە بەکارهێنی چۆن لەوەی کە تۆ ئەوەی دەست و خەتی باوە باپیران کە چۆری پارێزی لە ڕووی ژینگەییەوە لە وڵاتەکەتا بردیان من مناقەشەم لەگەڵکردن وتم ئێوە بەڕاستی وڵاتێکی لەبارتان هەیە هوەری نیە ئەگەر ئێوە هەموو وڵاتەکەتان هەمووی دار بێ لەبەرەوەی ئێوە وڵاتەکان شێدارە یەکەم ئێوە دەورتان و محیتە ئاوی زۆرتان هەیە لەبەرەوە ئێمە وڵاتێکی گەرممان هەیە هەساوتی ئێوە لەگەڵ ئەوەشە هەر ئەبێ ئێوە دارەکانی خۆتان ئەو دارانی کە لە زمانی زووانێ هەبووە چەند سەدێک لەمە بیپارێزن بردمێ سەر دارێکدارەکە زۆر بەرز بوو کاتێک کە سیر مەکرد ئاو لە چاومە هات داینە مەتوانێەوە ئەوە بەرز بوو دارەکە وتی ئێمە ئەگەڕێتەوە بۆ 5 پشتی باوە باپیرانمان کە ئەم داری ڕوانوە دارەکە تقریبەن 30 کانوێلای پێوە بوو کانوێلا وتم ئەم کانوێلانە چوتی لەبەروی ئەم دارە چەنە گەورە بێ ناتوانێ بە درێژایی خۆی ناتوانێت خۆراک بخۆی بۆ لەگەڵ هەمووی ئەو ڤیتامیناتانی کە پێویستی بۆدا هەمووی لە قەدەکانی درابوو بۆ ئەوی ئەو دارە لە نەشمنەمان یعنی نەوەستێ چیانە کرد لە هەموو بڵێن خوێندنگاکانەوە چۆن ئەو ساڵە مناڵ ئەچێتە ڕەوزە ئەچێتە سەرەتاییەکان خوێندنگاکان بڵێن ئەن سەیری ئەم داران پێکردن ئەم دارە ئەم جەماعەتە ئەمە وەختی خۆی باپیرە گەورە ماڕوانیوێتێ بێ ئێوەش ئاوا بیپارێزن بۆ شێوەی یعنی پەروەردەی مناڵەکانی سیستمێکی و هەروە زنجیرەیەکە یەک لە دوایەک لە باخچە و قوتابخانە هاتن سەیری ئەوانە باشە ئێمە ئێستا من لەم شەوانەیە شتێکم بینی بڵاویشم کردەوە لە فەیسبووکی خۆم بڵاوم کردەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشە دارێک ئەبڕێتەوە تقریبا 300 ساڵ تەمەنێتی یعنی بەڕاستی ئەمە کارەساتە
ئێمە ئەمە زەرری زۆر گەورەیە هەچە لە ئێمە قەیرانی داراییمانێ قەیرانمانەیە کە نەوت بەڕاستی ئەوە زەرێکی گەورەیەوە کە نەوت دابەش ناکرێ بەڵام لەگەڵ ئەوەشە من لەگەڵ ئەوە نیم خەڵکەکە ئەوە یعنی خەڵکەکە ئەگەڕێنمەوانێ بۆ خەڵک کە خەڵک بەڕاستی باش نییە لەو عادێ بە تایبەتی خەڵکی گوندەکان ئێستا لەگەڵ ئەوەی بەشی خۆشی ئەبڕێتەوانێ بەشی فرۆشتنیش ئەبڕێتەوە بەڕاستی بەشی خەڵوس کەیکا بە خەڵوس یعنی ئەمە خۆشی ئەزانێت کە چەند زەرەرایە ئێمە وەکو ئەو کاتە کە من لە کۆمەڵی کوردستانێکی سەوز بووم هەموو هەفتەیەکم دانابوو ئەچوم بۆ دیەکان بۆچی بۆ ئەوەی کە ئێمە ڕێنماییان بینی لەسەرەوەی کە لە سا 25 هەڵپاچنەوەکو چۆن باوە باپیرانی ئێمە هەر لە کۆنەوانێ و لە سا 25 هەڵپاچی و دارەکانی هەڵپاچی لە قەدەکەی و نیان بڕیوەتەوانێ بۆچی ژیانیشان بردوۆتە سەر و ئەو کاتە بەفر و بارانی زیاتر بووە لە ئێستا بەڕاست سارتریش بووە بۆچی ئەو کاتە ئەم دارانە بڕاو بەڵام ئێستا ئەوان تموحیان زیاترە ئەچن ئەیشی بڕنەوە بۆ فرۆشتن بۆ خۆشانی بەکارێن لەگەڵ ئەو شاشیکەن بە خەڵوس یعنی ئەم کارە ساتە ئەمە وەکو وایە تۆ بڵی لافاوێکە بە هەمووی بەجارێک ئەبە ئەمە کەس نازانی هەندێک لەلایانی پەیوەندیدار ئەمە نازان ئەڵێن نەود نییە مەوزوعەکە نەود نییە مەوزوعەکە ئەوەیە کابرا تەموحی هەیە لەوەی کە خۆشی دارەکەش دەسووتێنێت لە زۆپاکەیە لەگەڵەوەشە خەڵوزشی لێ ئەکا ئەچی ئیفرۆشێتەوە داریش ئەبرێتەوە کابرایەک تەڵەبیەکە ئەڵێ تۆ ئەمنە بنیدارم بۆ بێنە ئەیکەم بە مێز و ئەیکەم بە کورسی ئەچم ماسی پێ برژێنم بڕۆ سێری کە هەموو هینەکان بەڕاستی بۆ شێوەیە خات و ئامینە 1 ملیۆن نەمامەکە ئەمە دەستپێکە کە لەم ساڵا دەستی پێ کردووە تۆ ئاماژەت بە یەک خاڵ کرد پشتێنەکان ئەو شوێنانی کە پێویستم بەسە ئەوەیە کە نابێت ئەم هەڵمەتانە لە شوێنی عشوایی یابێت بەس ئەوەیە ئەبێ شوێنەکە دیاریکراوە ئامانزاریش بێت لە هەڵمەتەکە زانستە ئێمە زانستەکان وامان پێڵن زەوی وامان پێ ئەڵێ بۆ نمونە ئەگەر ئێمە دەستە بە شێوەیەکی زانستی ئەم دارانە ئەم نەمانمە بڕێنرێ چی ئەکات شیعەیە بە زەوی ئەگەت لە تەنیش دیەکترەوە بن زیاتر شیەکە دروستە بێ بڵاوە بێتوانێت ناڵی ئاوەکە ئەو ئاوەکە لە ژێر زەویە بڵاو بێتەوە گوشک بێتەوە واتە پشتێنەکە ئێمە زیاتر ئیسفادەی لێ ئەەکەین باشترە بۆ نمونە تۆ چیەکەی شوێنێکی سلێمانی هەڵەبژێری ئەم شوێنە ئەڵێ لە دەریاوە چەنە نزیکە چەند متر کیلۆمتر لە دەریاوە نزیکە بێ بۆ شێوەیە تۆ ئەم دارە دیاری ئەم زەویە دیاری ئەکرێت و ئەم نەمامە ئەنێژرێ بۆ ئەوەی ئەو دارە زیاتر گەشە بکات و پێویستی زیاتر بە ئاو نەبێ بۆیە ئێمە ناتوانین ئێستا دارێک بۆ نمونە سەباح بەحێت تویەک بەری لەسەر و شاخە بێڕێنین ناتوانین لەبەرەوەی ئەو پێویستی بە ئاوە ئەو پێویستی بە تەڕایی زیاترە باشە ئێمە گەشتنە کۆتایی بڕگەی دووەمیش تەوەری دووەمی تایەک ئێوە کەواتە هەم ئەبێ ڕووماڵێک بکەن وەکو ڕۆژنامە نووسیش چاوتان تیژ بێ بۆ پاراستنی ژینگەکە و پێشم خۆشە لێرەوە ڕێکخراوەکەتان ڕاگەاند و هیوای سەرکەوتنا بۆ زۆر سپاس بۆ ئێوە ئیشەڵڵا لەگەڵ ئێوە ئەبێ ئێوەمان لەگەڵا منچکە بەڕاستی من پێشە مشتێگەڵێم یعنی ڕاگەاندن بەشێکە لەو سەرکەوتنی کە تۆ هەمیشە لە کارەکانتا بەدەستی هێنی لە ڕووی ژینگەیەوە بێ لە ڕشتەکانی کەەوە بکەن مە بەسمانە وڵاتەکە بەنی بە پێشان یەکشتێکم ماوە زۆر ئیشکراوە بەداخەوانێ لە ڕاگەاندنەکانمان تا ئێستا ڕووماڵیان نەکردووە یعنی نەمان بینی باشە گلەی مەکەوە لێرەوە دەستمان پێکرد لەگەڵتانە زۆر باشە گەشتنە کۆتایی تەوەری دووەمی تایەکی ئەم ڕۆمان سپاس کە لەگەڵمانە